کاردانەوەی هێرش و پەلامارەکانی سەر هەرێم تا دێت فراوانتر دەبێت لەلایەکی تریشەوە هەر ئەم شەڕ و بەزمە وای کردووە کە نرخی پەتاتە و تەماتە لە علوەکان بەرز ببنەوە مانۆ چەناڵێکی دیکەم بۆ هێناوە سڵتان لێبێت کاردانەوەی هێرش و پەلاماردانەکانی هەرێمی کوردستان گەیشتە سەرۆکایەتی ئەنجومەنی دادوەری هەرێم و داوا دەکرێت ئەو تاوانبارانەی ئەم کارانە دەکەن بدرێنە دادگا و سزای خۆیان وەربگرن دادوەر عەبدولجەبار عەزیز سەرۆکی ئەنجومەنی دادوەری هەرێمی کوردستان ئەمڕۆ یەکشەممە باتوندی سەرکۆنەی بە ئامانجگرتنی ماڵی سەرۆکی هەرێمی کوردستانی کردووە و دەڵێت ئەمە وەک بە ئامانجگرتنی تەواوی خەڵکی هەرێمی کوردستان و عێراقی شەو بۆ تێکدانی ئاسایش و سەقامگیری و ئەو گەشە سەندن و ئاوەدانیەی لە هەرێم هەیە داواش دەکات لایەنە پەیوەدیدارەکان بە زووترین کات بە ئەرک و بەرپرسیارەتی سەرشانی خۆیان هەستن بە دۆزینەوەی ئەو تاوانبارانە و لێپێچینەوە و ڕادەستکردنیان بۆ دادگا و بە سزاگەیاندنیان بە پێی یاسا. لە بازاردا خەریکە نرخی تەماتە و پەتاتە بێتامی دەکات لە ماوەیەکی کەمدا نرخەکانیان دووقات بەرز بۆتەوە و چانسی شانەوەندە بەهێزە لە هەموو لایەکەوە خواستی کڕینیان لەسرە بەڵام بە قسەی ئەنجومەنی علوەی سلێمانی ئەو ناز و فیزەی تەماتە درێژە ناکێشێت و نرخەکەی وەکو خۆی لێدێتەوە کیلۆی تەماتە لە 700 دینارەوە گەیشتوتە 1300 دینار و پەتاتەش لە 550 دینارەوە بووەتە 950 دینار. سەرور عەلی لە ئەنجومەنی علوەی سلێمانی بە 964 وت ئەوەی بەسەر نرخی تەماتە و پەتاتەدا هاتووە کاتیە چونکە داوایان لە وەزیری کشت و کاڵ کردووە بۆیان چارەسەر بکار دەڵێت ئەمڕۆ بڕیار دەردەچێت کە هاوردەی تەماتە ئاسایی دەبێتەوە هۆکارە سەرەکیەکەی گرانبوونی ئەم دوو بەرهەمە بۆ قەدەغەکردنی هێنانیانە لە ئێرانەوە کە لە سپەینەوە قەدەغەکردنەکەی بۆ ناو هەرێمی کوردستان دەست پێ دەکات ئەوەی ئێستا لە بازاڕەکاندا هەیە لە خوارووی عێراقەوە بۆیان دێت. ڕووخاندن و گواستنەوەی مەیدانەکەیان لە قەزای خورمات و کاسبکارانی کڕین و فرۆشتنی ئاژەڵی گەیاندە بەردەم قایمقامێت دوای کۆبوونەوەیەکی دوو کاتژمێری لەگەڵ ئیدارەی قەزاکە و هێزە ئەمنیەکان نەگەیشتنە هیچ ڕێکەوتنێک کاسبکاران دەڵێن ئەو شوێنە نوێی بۆیان داناون زۆر دوورە و گونجاو نییە بۆیە پابەندی بڕیارەکە نابن و تەنانەت ئەگەر ناچاریش بکرێن دەست لە کار و کاسبیان هەڵدەگرن ماوەیەکە ئەو دەنگە ناڕازیان لەناو ئاژەڵ فرۆشانی خورمات و بڵاو بۆتەوە بەڵام ئیدارەی ناوچەکە دەڵێ ئەوە پلانی نیۆمانە و هەر دەبێت جەبەجە بکرێت بۆ ئەمەش زولفەقار حەیدەر قایمقامی خورمات و بە 964 ڕاگەیان پاشەکشە لە بڕیارەکە ناکەن چونکە شوێنی ئێستای مەیدانی ئاژەڵان زێدەڕۆییە. هێشتا کێشە و گرفتی غازی ماڵان بە تەواوی چارەسەر نەبووە بەڵام لە هەڵەبجە جیاواز لە هەموو شوێنەکانی دیکە بە پلانێکی تایبەت غاز دابەش دەکەن سیستەمی دابشکردنی نەوت بۆ دابشکردنی غاز بەکاردەهێنن چونکە بە قسەی قایمقام هیچ هاوڵاتیەک لێی بێبەش نابێت. هەڵەبجە 4 کارگەی پڕکردنەوەی غازی هەیە دوانیان لە ناو شارەکەن و دوانەکەی دیکەش لا کەرکووکن ئەگەر پێشتر لە هەر یەک لەو کارگانە 20 تۆن غاز هاتبێت ئێستا کەم کراوەتەوە بۆ 15 تۆن. سمکۆ سالار قایمقامی قەزای ناوەندی هەڵەبجە بە 964 وت نادادپەروەری هەبوو لە وەرگرتنی غازدا چونکە بەشێک لە هاوڵاتیان دەچوونە کارگەکانی غاز لەوێ غازیان وەردەگرن و بەشێکی دیکە بێبەش دەبوون بەڵام بەم پلانەی ئێستایان هیچ هاوڵاتیەک بێبەش ناکرێت. سەرنجتان ڕادەکێشم بۆ هەواڵێکی دیکە کە دیسانەوە ئەویش جۆرێکە لە قەیران کە لە هەرێمی کوردستان دروست بووە قەیرانی بێکارەبایی کارەبای نیشتیمانی بە خۆتان دەزانن لە ماوەی دروستبوونی ئەم شەڕەی نێوان ئیسرائیل ئەمریکا لەگەڵ ئێران بێکارەبای ڕووی لە ناوچەکانی هەرێمی کوردستان کردووە ئەو پارێزگایانەشی کارەبای 24 کاتژمێریان هەبووە ئیتر ئەو ناتوانن ئەو کارەبایە دابین بکەن بۆیە مۆلیدەکان کار پێ دەکەن لە دهۆک نرخی مۆلیدەی مانگی نیسان واتە مانگی 4 دیاری کراوە هەردەیەستەوە بۆ هەر ئەمپێرێک 12,500 دیاری کراوە و دەڵێن کە بە پێی نەمانی کارەبای نیشتیمانی ئەوان کارەبا دەدەن بە هاوڵاتیان. محەممەد بێخاڵ سەرۆکی لیژنەی مۆلیدەهلەکانی دهۆکە قسەی بۆ 964 کردووە ئەو دەڵێت لە کاتژمێر حوتی بەیانی بۆ دەی بەیانی مۆلیدە کار پێ دەکەن لە دوای ئەوەشەوە لە کاتژمێر 12 و نیوەڕۆوە تاوەکو 2 شەو کارەبا بۆ هاوڵاتیان دابین دەکەن بە مەرجێک ئەو کاتەی کارەبای نیشتیمانی دەبڕێت ئەمان بتوانن مۆلیدەکانیان ئیش پێ بکەن و نرخی مۆلیدێش لە ئێستادا
بەو نرخە دیاریان کردو بۆ هەرمپێرێک 12,500 دینار ئەمە حتممە شارەکانی تریش ئەم نرخە گۆڕانکاری بەسەرداتێت. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شات بۆ هەموو لای.